کاربوونەوەی پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی پەرلەمان وەکو ناوی لیژنەکەیش بەو شێوەیە هاتووە. دواتر ئێمە لە خاڵەکانمانە باسمان لەوە کرد کە پەرلەمانی کوردستان دەست بەکار بوویەوە گفتوگۆکان بەردەوام دەبێ و بنەما لای ئێمە دانیشتن و کۆبوونەوە گفتوگۆیە بۆ ئەوەی چارەسۆری قەیرانەکانی کە بکەین، کار بۆ فەرامهێنانی دەستورێک بۆ هەرێمی کوردستان. ئەو ڕیفراندۆمەی باسی دەکات کە ئێمە لێرە وەکو کۆمەڵ ئیسلامی و بە میوانەکانیشمان ڕاگەیاند و بە هەموو لایەکی ڕادەگەێنن. لەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان ئامادەین فەرمون ڕیفراندۆم بکرێ، ئەوە مافێکی گەلی کوردستانە، ڕیفراندۆم بکرێ و ڕاپرسی دەکرێ و ڕاپرسیە لە خەڵکی کوردستان دەکرێت ئایا چیت دەوێت، بەڵام دەوڵەت بوون زەمینە سازی دەوێت هەمومان پێکەوە لەسەر بەرنامەیەکی هاوبەش ڕێک بکەوێت. بڕیار وایە هەفتەی ئایندا لایەنە سیاسەکان جارێکە لەگەڵ سەرۆکی هەرێما دابنیشتنەوە. ئێوە کۆمەڵ ئیسلامی ئامادەن جارێکیکە بچن لەگەڵ سەرۆکی هەرێم و لایەنە سیاسەکان کۆبنەوە. ئەوە پرسیاری دۆمیشم ئەگەر بکرێت بە کورتی کاک محەممەد سەبارەت بە داواکانی کۆمەڵی ئیسلامی بزار. ئەوە بن لە دۆم دەستپێکەم و داواکانمان بووە، ینی ئەوانەی کەوتم بە کورتکراوی بۆ جەنابتان ئەوە داواکانمان بووە و پاشان ئێمە کۆبنەوەی داهاتوو ئێمە چاوەڕێ هەندێک وەڵام لەوانەکەین و حتمما ئێمەش وەکو خۆمان ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ ڕاوێژ دەکەین ئەوەی ئەوان لە ئێمە چاوەڕێ بکەن ئێمەش وەڵامیان نەدەین. ڕێیدا هەتا بژۆکە ئاساییەکێتەوە بەشداری کۆبوونەکان نەکەن. ئێستا بەبێ ئاساییکردن بەگەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان وزارەتەوەی گۆڕان ئێوە ئامادەن ئەندام بنێن بۆ ئەنجومەنی ئاساییکردن بازرگەکە پرسیارێکە. پرسیاری دووەمش بە دیاریکراوی پارتی و یەکگرتوون یەکێتی نیشتیمانی کوردستان سێ پێشنیازان پێ بووە. با خەڵک بزانێت داواکاریەکانی ئەوان سێ پێشنیازەکەی ئەوان چی بوون، چەندێکیان لەگەڵ کۆمەڵ ئیسلامی کوردستان یەک ناگرێتەوە. ئێمە وەکو پێشنیاز یەک دوو سێ شتیوامان نەدیوە بە حەقیقەت گفتوگۆکان دیارە لەسەرەوە بووە کەوا با هەمومان پێکەوە کۆ ببینەوە و هەڵ بۆ کاراکردنی پەرلەمان و حکوومەت و ئەوە بکەین. ئێمە ئەو قسانەی کە پێشتر کردومانە لەوێش کردومان وەکو باسمان کرد و ئەولوێتیش لە قسەکانمان من بۆم باسکردن چیمان وتووە و حتمما ئێمە چاوەڕێین ئەوان ئەو لەژنەیە بۆ خۆیان دیارە بۆ خۆیان لەوەی بڕیاریانە بێ و لەگەڵ کاک مەسعود لەگەڵ لایەنەکانی تر کۆ دەبنەوە بڕیارێک لەو بارەوە دەدەن. ئێمە ئێستش دەڵێن کە دوور لە شەخسەنەی بابەتەکان دەبێت پەرلەمانی کوردستان دەست بەکار بێتەوە، چونکە ئێمە لە نێوەندە نێودەوڵەتیەکان پرسیارمان ئێستا لەسەر ئفلیجبوونی پەرلەمان کە دامەزراوەی تەشریعیە بۆ دروست بووە دەبێت ئەوە ئەکتیڤ بکەینەوە بۆی وەڵامێکمان بۆ یەکێتی ئەوروپا کە دێن بۆ ئەو ڕێکخرا و نوێنەری وڵاتانەی کە دێنە لامان ببێت. کوردوعالی لەگەلی کوردستان سەبارەت بۆی داواکاری کۆمەڵی ئیسلامی تا پەرلەمانکاران نەکرێتەوە کەواتە کۆمەڵ بەشداری هیچ کۆبوونەوە و دادستانێکی تر ناکات. من قسەکان کاکە من یانیەوەی کە تۆی لێ لەفزی من نییە و قسەی من نییە، من قسەی خۆم لێرە کردووە و ڕوونە. ئێمە داواکانمان زۆر قورس نییە و پێمان وایە زۆر کۆبوونەوەی ناوێت پەرلەمانی کوردستان ینی بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی ئەوەکانی کە هەمووی دەتوانین کۆ ببینەوە حزبەکان و حکوومەت و پەرلەمان هەمووی کێشەکان تر چارەسەر بووە. لە ئێستادا خۆت ئاماژەت بە دۆخی سافی دارایی کرد کە حکوومەت موسەوی پێنج مانگ فڕاندەران قەرزارە لەسەر ئاستی باڵای ئەوروپا و ئەمریکا باز بەبوونی پارێکی زۆری هەرێمی کوردستان دەکرێت لە دەرەوە بە تایبەتی کۆمپانیەکانی هەردوو حیزبێچەتی پارتی بە قسەکانیان کە کریستۆفەر هەوڵێ 8 میلیارد دلار لە کۆبنەوەکانە باز لەوە دەکرێت کە پێویست پێچەتی پارتی بەشێک لەو پارانە لە مەرحەلەیەکەمان بگەڕێنەوە بۆی کەمێک دۆخەکەی پێ چارەسەرکردن. ئایا لەم کۆبنەوەیەوە هیچ پێشنیارێکتان هەبوو؟ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەندەمان وتووە کە وەزە ئاسایی بووەوە هەمومانەرێکێ بە پشکی خۆمان ئەو گرفتەی کە ئێستا دروست بووە بە هەوڵی چارەسەرکردی بدەن، بەڵام طەبیعی یەکێتی و پارتی کە لە خێر و بێری کوردستان زیاتریان بەرکەوتووە ئێستا دەبێت لەم قەیرانەیە زیاتر هاوکار بن فعلا وەکو ئینسافێکیش دیارە خەباتیشیان زیاتر بووە. ئەوەی دەبێت
ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستان لە بەردەم قەیرانێکی شندەی ئابووریدایە قەیرانی سیاسی ژیاتوەتە سەر خەڵک دەوێت بزانێت کێ ئەم قەیران و بایدوژێ سیاسیانە کۆتایی دێت لە کۆبوونەوەکەداندا هیچ نەخشە ڕێگەیەک یان هیچ ومێدێک هەبوو کە کۆتایی بەم باردوژی و قەیران و دژوارانە دەکات کێشەی گەوری بۆ خەڵک دروست کردووە. ئەوان پێیان وایە ئەم کۆبنەوەانە ئەم جارە جددیە و هەوڵی چارەسەرکردنی و قەیرانانە دەن و داوایان کرد کە دیارە ئێمە و هەموو لایەنەکان لەو کۆبنەوانەیە بەشدار بین. پێشکەوتن لە تۆڕی هەواڵی سلێمانی ساتی ئەسێنێنەوە ئێوە لەگەڵ گۆڕانە زۆربەی هەڵوێستەکانتان نزیکە لەیەکەوە ئایا پێشەوەی دووبارە لەگەڵ کۆمیتەکەیە کۆبنەوە لەگەڵ گۆڕانە کۆبنەوە بۆ تاوتوێکردنی ئەو دوو کۆبنەوەی کە بەجیاکرا ئێمە پێویستی کرد لەگەڵ یەکێتی لەگەڵ یەکگرتوو لەگەڵ گۆڕان لەگەڵ پارتی ینی هەر شتێک لەوە بێ ئێمە ڕامان گەیاندووە هیچ جۆرێ لە هاوپەیمانیمان لەگەڵ گۆڕانان نییە ئێمە هەڵوێستی سیاسی سەربەخۆی خۆمانەیە لە فەقەرەیەکە لەگەڵ گۆڕانێک دەکرێتەوە لە دۆخێکی ترا لەگەڵ پارتیەک دەکرێتەوە وەکو بۆ نمونە لە قەزەی مالیکیە معلومە ئێمە و یەکگرتووی ئیسلامی بە تایبەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە یەکڕابووین لەسەر ئەوەی کەوای متمانە وەرگرتنەوە لە مالیکی لەم دۆخەشە وا هاتووە کە ئێمە و گۆڕان هەڵوێستمان یەکە ئەگەرنا ئێمە بۆی بگەینە چارەسەر زۆر ئاساییە لەگەڵ یەکێتی گوتو بە دوو کۆبینەوە بە تایبەت و ئەم ڕۆژ تاکیدیان کردەوە یەکێتی و یەکگرتوو کە لە پرۆژەی تعدیلی سیستەمی حکومڕانی لە کوردستان ئەوان لەسەر قسەی خۆیان محەممەد بەدار لە سپێدە ئەکرێ پێمان بڵێ ئەم کۆبوونەوە لەگەڵ بڵێن لە نێوانی ئەم کۆبوون و کۆبوونی ترە کۆبوونی تر ئەکرێ لە نێوان دانەکان و کۆمیتەکان پێویست بکە پێویست بکە وتیان پێویستی کرد ئێمە پێش حوتیمان کە برارە کۆبنەوە کۆبنەوەی تریش بکرێ هیچ احتمال ئێمە وەڵاممانە بێ یان لەگەڵ گۆڕانیشەوان کۆبنەوەی درێژیانە بووە ئەوانش لەوەی وەڵام لە یەک بگێڕنەوە پێویست بکە کۆبنەوەی دوو بە دوو سێ قۆڵێکە لە جیا لەگەڵ ئێمەوانە دەبن. هەوو لەوانە بپرسەکە لەو کۆبنەوە بەشدار بوونە. ئێمە نەخشە ڕێگایمە دیارە وتمانە بەو شێوەیە زۆر شتێکی بەسیتمان داوا کردووە پەرلەمان دەست بەکار بێتەوە کۆبینەوە کێشەکان ترمان چارەسەر بکەین. ئەتۆ پرسیار کرد بە ئەو لاش نەک داناکەمانم لە زاگرۆزەوە بڕیارە کۆبنەوەی داهاتووتان ببێتە سەر و بەتایبەت بەتەم بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان یاخود هەر کۆبنەوە لەسەر ئەو کێشانەی بۆ نمونە کێشە قەیرانی دارایی ئێوە بڕیارە ئەو کۆبنەوانە هەر لەناو خۆتانان بکەنەوەتە ئەو کۆمیتەی کە پێگاتووە سەردان ئەو لایەنانە کە ناکۆکن یاخود کۆمیتەکە بۆ خۆی بڕیاری وایە بچێتۆ لای کاک مەسعود وانە ینی ئێوە ئێمە لە کۆمیتەکەیان نین کۆمیتەکە هاتوون هەندێک ڕاوبۆچوونی خەیان و تۆ ئێمە ڕاوبۆچوونی خۆمانمان پێداوم وابزانام جوابم داوە ئێمە قسەی خۆمانمان پێوتون و نەخشە ڕێگای خۆمانمان پێوتون و چاوەڕێی وەڵامیان لێ دەکەین. پێم وایە جوابم داوتم بە ئاماژەش بێ یەکێتی و یەکگرتووش ئاماژەیان بۆدا کە لەو پرۆژەیە و چوارلایەنە پرۆژەیەکمان پێکەوە هەبووە بەس ئێستا گرفتەکان دیارە دوو گرفتی تر لە پێشن گرفتی قەیرانی دارایی و گرفتی ئەوەی کە پەرلەمان کاراکرێتەوە وەکو لیژنەکەش بەو ناوە نراوە ئێمەش پێمانوتن ئەم لیژنەیە و ناوەی لێ نراوە حەقوا بوو بۆ خۆی یەکسەر ئەو بڕیارە بدا و ئەو کات هەموو کۆبنەوەکانی تر ئاسان دەبوون. دەستان خۆش بێ مەمنون.